سڵاو بینەرانی شارپزێش شەوتان باش. ئەم شەو لە دەربەنی خان فیستیڤاڵێکی جیاواز ئەنجامەدرێت. کورتە فیلمی لە The Last Duel ژمارەیەک خەڵاتی جیهانی بردوێتەوە لە دوایین خەڵاتیشە لە ناو فیستیڤاڵێکی جیهانیە کە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی کە 473 فیلم بەشداری کردبوو. ئەم فیلمە کوردیە توانی خەڵاتی زێڕین بەدەست بێنێ. ئێستش بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم فیلمەوە دەرهێنەر محەممەد دەربەنی خانیمان لەگەڵایە دەرهێنەری فیلمی The Last Duel. فەرموو کاک محەممەد، زۆر سپاس بۆ ئامادەبوونی. کاک محەممەد باسێکی فیلمەکەمان بۆ بکەیت. ئێمە وەکو نووسەر و هەمووەکو دەرهێنەری کورتە فیلمی The Last Duel ئەم فیلمە لەسەر جوودی چەندین دڵسۆزی خەڵکی ئەم شارە دروست بووە، چونکە هەستمان دەکرد بۆ شایەکی گەورە لە ڕووی سینەماوە هەیە بۆ ئەم شارە، بۆیە بڕیارماندا زەختێک یان بڵێین خۆمان دووکردنێکی زیاتر بخەینە ئەستۆی خۆمان. خۆشبەختانە توانیمان فیلمێک دروست بکەین کەمتر لە 90 ڕۆژیان 3 مانگ توانیمان ببینە براوەی نزیکەی 11 خەڵاتی زیوی و زێڕین لە کۆی خەڵات فستیڤالەکانی ئەمریکا، ئەڵمانیا، جەزائیر، هند، وڵاتی عێراق. خۆشبەختانە تاوەکو ئێستش بەردەوامە لە فستیڤالەکانی تر و مژدە بە خەڵکی ئەم شارە خۆشەویستە ئەدەین. چەند خەڵاتێکی تر بەڕێوەیە بۆ ئەم فیلمە وەڵە لێرەشەوە بەڵێن بە خەڵکی شار بەڵێن بە کوردستانی شیرین ئەدەین. ئێمە ڕناوەستین و کۆڵ نادەین بۆەوەی بتوانین بەرهەمی جوانتر فیلمی جوانتر بەرهەم بین. هەموو پێما بڵێ ئەم فیلمەی ئێوە گرنگی چییەوە لەسەر ئاستی گیانی ئەم هەموو خەڵاتی بەدەستێناوە تەنانەت لە فیستیڤالێکە بتوانێت خەڵاتی زەڕین وەرگێ. باسی چییەکە فیلمەکە؟ بڵێ سەرەتای باسی فیلمەکە هەڵبەت بیرۆکەکەیم لە دواهەمین وەسیەتی گەورە نووسەری کۆڵەمبی گابریێل گارسیا مارکێز وەرگرتووە، بەڵام بە لێکچواندنێکی کوردیانە و کارمان کردووە بۆ ئەوەی بتوانین ئەم وەسیەتنامەیە لە بەرگێکی کوردیانە بیکەینە فیلمێکی کوردی. باشە، بە دیاریکراوی ئێوە چەند خەڵاتان وەرگرتووە جگە لەو خەڵاتانەی کە بۆ فیلمەکە هاتووە؟ چەند خەڵات وەکو خەڵاتی دەرهێنەر، خەڵاتی وێنەگرتن، خەڵاتەکانی؟ بەڵێ ئەمە نزیکەی 4 بۆ 5 خەڵاتی دوانی دەرهێنەرە. دوانی دەرهێنەرە دانێکیان باشترین فیلمە و دانەیەکی دوانیشی باشترین سینەماتوگرافیای. باشە، پرۆژەی داهاتووتان چی؟ بەڵێ پرۆژەی داهاتوومان و ئێستا حاڵی حاضر لە کارکردنین، بەڵکو لە بەشی وێنەگرتنی داین کە بەڕێز مامۆستازانە لە سلێمانی و کاری وێنەگرتنەکەی ئەنجامداوە. زۆر سپاسیەکەین. فیلمی نوێ بە ناونیشانی زەوی قەلە ڕەشەکانە بەهەس لە خەونی سەربازێک. زۆر سپاس. وەکو ئەبینن ئێستا نمایشی فیلمەکە ئەکرێ و خەڵکیی زۆر هاتوون بۆی ئەو فیلمە ببینین کە ژمارەیەکی زۆر خەڵاتی جیهانی بەدەستێنا و بەشداری چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی کردووە. ئەمە گۆڕانکاریەک یان بازدانێکی گەورەیە لە فیلمی کوردیدا کە بتوانێت لە سینەمای جیهانیدا بەشداری بکاتەوە خەڵات بەدەست بێنێ. زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەرمان بوون.